لەبارەی دۆخی چالاکانی سیاسی و مەدەنی لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت لە پارێزگای ئیلام قسە لەگەڵ بەڕێز حوسێن باقری ناسراو بە ژاکان باران چالاکبانی مەدەنی و کولتوری دەکەین کە لە ستودیۆکانی ڕوودا و لە هەولێر لەگەڵماندا کاک ژاکان گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان سەرەتاگەل لەوە دەستپێکردنەوە خۆتان یەکێک لەو کەیسانن کە تاوەکو ئێستا چەندین جار دەست بەسەر کراون هۆکاری دەست بەسەرکردنتان چی بووە؟ سڵاو دەرم لە خزمەت جەنابتان و تەواوی خەڵکی بەریزی کوردستان وەلا من دە ساڵێکە و دە 5 ساڵ پێشەوە کە شروع کردم دەستگرتم بە شێر نووسانن دەسەڵاتی ئێران زۆر ئەزیەتی خۆم و بەنەماڵانم کردووە هەرەشەم کردووە لەسەر شێر و ئەو شێر سیاسی و کۆمەڵایەتیە کە نووسانەمە چەند جارێکی زیندان بوومە زندانیەکانی بەڕێستان بۆ چ ماوەیەک بووایە و هۆکاری سەرەکی چی بوو بۆچی ئەویان دەستگیر دەکرد وە چیان پێدەگوتن؟ دوجارێ من زیندان بوومە دەستگیرم کراوە کە یەک جارێ 2 ساڵ پێش بووە کە 15 شەو لە بەندیخانەی کومار ئیسلامی بوومە لە ناو ئیلام آخر جاریش حدود دروژ ماوە بە نەوڕۆژ بە خااتری بەڕێبەوخستنە جەشنی نەوروزی بوو کە 20 شەوێ لە زندان کوماری ئیسلامی بووم کە 15 شەوێ ئێتسابە غەزا کردم کە بعد بە سەنەد ئازادم کردوون. باشەوە زیاتر چالاکیەکانیەوە چالاکی کولتوری بووەوە بەڕێستان شاعر بوونە ئەو کاتێک کە دەستگیر کراون چیان پێوتن واتە هۆکاری سەرەکی دەستگیرکردنیەوە چی بووە؟ والله هەو جورە کە دەزانن تەواوی خەڵک دەزانن کاری شاعر یەسە ئەگەر کێشەی هەسە ئەگەر گیچەڵی هەسە لەناو ئەو خەڵکیە ئەو شارەیە بتوانێت ئەوە بە قەڵەمە خۆی ئەنتەقال بێ بە خەڵک کاری شاعریە نییە کە تەواو تعریف دەوڵەت بکە سەر بە دەوڵەت بوو شاعر باتە گیچڵی خۆی بشی منیش زۆرتر قەڵەمم لە خزمەتە خەڵکم بووە ئەم هەمە نەفت و گاز و سروەت ملیە کە لە ناو ئیلام یا کرماشان هەسە تەواو دەسەڵات سوود خۆی مسادرە کردووە بەڵام خەڵکی ئیلام خەڵکی خوارین بە تایبەت ئیلام یەکێدا ژارترینن و ئامار خودکشیان بێکاریان لە تەواو دنیا هەڵەبانە و زۆرتر شێرەکانم لێ مەبەستە بوونە کە و دڵە کومار ئیسلامی نەیونە و وەی خاطرە گیشەڵ بۆمە دروست کردی آخر باریش و خاطر بەڕێوەخستنە جەشن پیشوازیژە نەوروز بوو کە ئەوەی جەشن ملی کوردەواریە کە ئەوان خۆشیان نییە کە ناوچەی خوارین و تایبەت ئیلام و کرماشان هەست کوردەواریە باشەکە لەسەر نەورۆز بەڕێستیان گرت چیان پێوتی لە کاتی لێکۆڵینەوەکاندا ئەو پرسیارە لە کە دەبارەی نەوروزیان بوو ئێمە ئەو جەمەمانە کە ئەو کارە نەوروزە خسیمە ڕێ و جلوبەرگی کوردیمان لەبەر کردبوو دروست کردی من بوو خەڵکە خۆمان ئەوە کێشانیە بوو چی ئەگەر کارە ئویا خزمەت بە نەوروزە و خەڵکە بوو چی جلوبەرگی کوردی دروستکردنە یا بوو چی خوانندەی کوردی گۆرانی چر کوردی داوەتکردنە ئەوانە ئەڵێن کە ئەیە زد ئەسڵام و کوماری ئیسلامیە. باش ئەگەر بەگشتی باسی دۆخی چالاکبانانی مەدەنی و کولتوری وە بگرێت سیاسیش بکەین لە پارێزگای ئیلام بە تایبەت تا چەندێک ئازادیان هەیە تا چەندێک ڕێگەیان پێدەدێت وە بۆچی زیاترین گوشار لەسەر چالاکبانانی پارێزگای ئیلامە؟ ئەو قەدرەکە دەساڵتان متوەجێ بووم ئێستا کە لە بانووی چالاکوانان چەند ساڵێکە چالاکوانان خوارین و تایبەت کرماشان و ئیلام و شاری خۆ مەڵەشایی زۆرتر بوونە ئەگەر مەسەڵەن لە ناو مەڵەشایی قەدیم 50 چالاکوان داشتیمە ئێستا حدود 250 چالاکوان هەستە بەشی دوێمە ساڵت متوەجێ نەبێ ئەگەر دەتوانی بەشی دوێمە ساڵت دووارە بپرسی پرسیارەکە ئەوە بوو کە تا ڕادێک جوابتان داوە کە بۆچی زیاترین گوشار لەسەر چالاکانی پارێزگای ئیلامە
دەتوانێت دوسێ جۆر بوو ئەو فشارە یەکێک لەوەسە کە کومار ئیسلامی چەند ساڵێکە تەلاشی کردووە کە چاڵکوانانی ئیلام و کرماشان هەتا بەشی لە هەمەدان یانە لە ئەو چاڵکوانان سەنەدەژ و شاران و بان ڕۆژهەڵات جگا بکە و هەمیشەی باسشی ئەو سنی کردەوە کە باسێگە لە ناو کوردەواریمە باس مەزهەب و ئیشەتانە ئیمە ڕەدی کردیمە هەمیشە ئەوە سەوە و خاترەسە ئەوە نیەخوازێ بەشی دەی چاڵکوانە لێ کە کار کوردەواری کارن و هەویەتە کوردی خۆمان خوازی من ئەو هەویەتە خوازی من زیینەگە بکەیمە ئەوە وەسوودە دەسەڵاتی ئێران نییە. زۆر باشە. ئێستا لە زمانی کوردی چەند ناوەندێک هەیە لە پارێزگاکانی دیکە بەڵام ئەم هەستیارە لە پارێزگای ئیلام زیاترە. بۆچی زمانی کوردی و خوێندن بە زمانی دایک لە پارێزگای ئیلام بەم جۆرە هەستیاری هەیە؟ لە پارێزگای ئیلام کولان ئەسەن فەرقی هەستە پارێزگای ئیلام چون فشاری زۆر بێت لە سەری لە نەزەر من ئەو بەشە فشارەکە 90 ساڵە کولان لە ڕۆژهەڵاتاتەوە ئەو 90 ساڵە ئەسەر فرەی لە مەورد لە بەشی ئیلام ناوە کە بەشە زۆرتری وەسە کە کومار ئیسلامی لە مل مەزهەب زۆر زوومی کردەوە و چاڵکانی ئیلامیش هەمیشە لە زندان بوونە وشتران لە زندان بەشی لیانیش هەمیشە لە بنچن لە زندان دەبنچن لە کارباران لە بنچن و وەداخۆکە دەنگیان نییە کەسی مەسەن دەنگیان نییە توانێ. باشە تا چەند چالاکوانانی مەدەنی و کولتوری و سیاسی لە پارێزگای ئیلام لەگەڵ پارێزگاکانی دیکەدا لە پەیوەندیداوە تا چەندێک بربەست بۆیان دروست کراوە؟ وڵا پەیوەندی ئمە لەگەڵ چاڵکانتر شاید تاریخچەی زۆر بوو بەڵام لی 4-5 ساڵە زۆرتر بووە چاڵکانی ئیمە حتا نەتەنیا ارتباطیان لەگەڵ کرماشان زۆرە بەڵکم لەگەڵ مەسەن ناوچان بانتر مەسەن موکریان هەورامانات یا سووران یا هەر بەشی تر زۆر زۆرە ئەو تیمەکە خۆمان لەگەڵیان کار دەکەی من حدودی 4 ساڵێکە جەلساتیان زۆرە لەگەڵ ئەو ناوچەیەکە زاراوەیان لەکە یا مەسەڵەن ناوچەی لەبان دوێژتر سوورانی هەمیشە لەگەڵ شاعرانیان چاڵکوانانیان هاتوون چونکەی من یا جەلساتمان لە ناو ناوچانی تر گری من یا ئەوەندیان لە ناوشاریمە جەلسات و کارەبارمان بەڕێوە دەخەی من. زۆر باشە بەڕێز ژاکان باران چالاکی مەدەنی و کولتوری لە ئەستودیۆکانی ڕوودا و لە هەولێرەوە لەگەڵمان ناوی گەلێک سپاس. حکوومەتی ژاپۆن پرۆژه